یاریزانێکی گۆڕەپان و مەدان کە لە چەند پاڵەوانێتیەکە بەتایبەت لە ماوەی ئەم ساڵ و لە چەند مانگی ڕابردووە بەشداری لە چەند پاڵەوانێتیەکە کردووە و چەندین خەڵاتی بەدەست هێناوە. من زانیاری زیاتر ناڵێم ئەچون لای میوانەکە خۆی خات و کوردستان بەمۆ یاریزانی هەڵبژاردەی عێراق و یاریزانی نێودەوڵەتی. خات و کوردستان بەخێر بێت. زۆر سپاس. بەخێر بێت. زۆر سپاس. پیرۆزبایی لەکەین هیوای سەرکەوتنی باشترە و وەخوازیم. زۆر سپاس. هەمیشە سەرکەوتوو بیت. بژی زۆر سپاس. پێم بڵێیت لە ماوەی چەند مانگی ڕابردووە لە ماوەی ئەم ساڵە لە چەند پاڵەوانێتیا بەشداری کردووە؟ من ئەم ساڵێکم ساڵی پێشکەوتوانم بوو بەشداریەکەم پاڵەوانێتی ئەم ساڵم هی نێودەوڵەتی پاڵەوانێتی ئاسیا بوو لە وڵاتی کازاخستان کە تاکە کورد بووم لە هەڵبژاردەی عێراق ئەتوانین بەشداری تیاکەم کە ئەمەش ئامانجێک و ئەنجامێکی گەورەیە کە تۆ وە کوردێک بتوانی بەشداری لەو پاڵەوانێتیە گەورانە بکەیت و لە مانگی سێی ئەم ساڵدا پاڵەوانێتی نەورەزجای نێودەوڵەتی کە یەکەم پاڵەوانێتیە تایبەتە بە ئافرەتان لە چەند یاریەکە لەگەڵ هەڵبژاردەی عێراقا بەشداریم کرد توانیم میدالای دووەم ئەمنی بێنم و ڕیکۆردی عێراقی بشێنم لا یاری 6 مەتر بەربەست ببمە خێراترین ڕاکەری بەربەستی عێراق لە مێژووی عێراقا و لە مانگی ڕابردوودا مانگی 4 بەشداریم لە پاڵەوانێتی ڕۆژاوای ئاسیا کرد کە توانیم 4 میدالایی تێدا بێنم و ببمە باشترین یاخود مەزنترین یاریزانی ئەو پاڵەوانێتی هەڵبژاردەی عێراق چکە تاکە یاریزان بووم کە 4 میدالیا بێنم لە هەموو عێراقەنەک تەنها کوردەکانە و آخر پاڵەوانێتی پێش هەفتەیەک بەشداریم لە پاڵەوانێتی عەربی خوار 23 ساڵ کرد کە یەکەم پاڵەوانێتی بۆ ئەم تەمانانە توانیم تیدا 3 میدالیا بێنم بە هەمان شێوە ببمە زۆرترین کەس لە هەڵبژاردەی عێراق لەو پاڵەوانێتیە میدالیا بێنێ 3 میدالیا دووزی و برۆنزێک بێنە. ناویژە کوردستانە. بەڵێ. پێشەگیر و گرفتی بۆ دروست نەکردویت ئەم ناوت لە بەشداریکردن لە پاڵەوانەتی وڵاتە عەرەبیەکاندا بەس لە ناوەکە لە ناوەکە کەسەوە یعنی ئێستا ڕۆژئاوای ئاسیاش زۆربەی وڵاتەکان عەرەبین و پاڵەوانی عەرەبی یعنی کە ئەمانوت کوردستانین هەمووی بە چەپڵەوە هەڵەسا چەپڵەی بۆ لێ ئەیین و ئەیوت تۆ کوردستانی ئەموت بەڵەوتی ناوەکە و جوانە وڵاتەکە و جوانە و بە تایبەت بۆ نمونە ئەی بەستنەوە بە سەلاحەدینی ئەیوبی ئێستا فەڵەستینیەکان بە تایبەتی زۆر خۆشحاڵ بوون کە کوردێک هەیە و ینی تاوتیان لەگەڵاکردن باکسە و گیرگرفتی بۆ من دروست نەکردەوە. بەڵێ. خات کوردستان وەکو بەڕێستان ئەم ساڵ یەکەم ساڵەکە بەشداری ئەم پاڵەوانێتیاناکەی یان لە ساڵانی ڕابردووشا بەشدار بوویت؟ نەخێر یەکەم ساڵم نییە بەشداری پاڵەوانێتیەکان بکەم بەڵام ئەم ساڵە یعنی یەکەم ساڵمەکە تایبەت بێ بە تەمەنی پێشکەوتوان لە چەندین ساڵی پێشوە لە ساڵی 2010 بەشداریم لە پاڵەوانێتی ئاسیا کردووە لە وڵاتی تایلند و بەشداریم لە پاڵەوانێتی عەربی کردووە لە وڵاتی تونس و ڕۆژئاوای ئاسیا 2019 لە وڵاتی لوبنان و بەشداریم لە پاڵەوانێتیە کردووە لە تورکیا بۆ وڵاتان ینی خواردەمە 23 ساڵ بەشداریم لە پاڵەوانێتێکی تری عەربیش کردو ینی ئەمە یەکەم پاڵەوانێتی نییە لە ماوەی 6 ساڵی ژیانم زیاتر لە 15 پاڵەوان بەڵام وەکو پێشکەوتوان یەکەم پاڵەوانێتی و یەکەم ساڵە تایبەت بێ بە تەمەنی خۆم 2021 بەشداریم لە پاڵەوانێتی پێشکەوتوان کرد بەڵام خۆم تەمەنم لاوان بوو ینی خوارد 20 ساڵ بوو بەڵام ئەم ساڵیانی تایبەتە بە تەمەنی پێشکەوتوان و پێشکەوتوون. خاتو کوردستان جێی دەستخۆشیە کە تۆ ئێستا پاڵەوانی هەڵبژاردەی عێراقیت ئەگەر پێمان بڵێیت ئەو تایبەتمەندیانە چین کەوای کردووە کە تە ببیت بە هەڵبژاردەی پاڵەوانی هەڵبژاردەی عێراق؟ ئێمە تایبەت کچە کوردەکانمان یان توانین بڵێ کچەکانی هەڵبژاردەی عێراق ینی زۆربەی زۆریان کوردن ینی کوردەکانی ئێمەین باڵادەستین لە هەڵبژاردەی عێراقا لە هەر پاڵەوانێتێک یاخود لە هەر پاڵەوانێتێکی نێودەوڵەتی نیوەی ڕاستی کچەکانی هەڵبژاردەی عێراق کچە کوردەکانن کە ئەمە تایبەتمەندیەکە بۆ ئێمە ینی پێی خۆشحاڵین کە ئێمە ئەتوانین بڵین کە کوردین و هەین و بەشداری لە پاڵەوانێتی ئەەکەین و چکە ئێمە توانە و مواسەفات و هینمانی ئەوەیە ببین بە پاڵەوان ئەتر لەبەر ئەوە شەکاڵ بژاردەی عێراق پشت بە کچەکانی کورد ئەبەسێ بۆ ئەوەی ئەنجام و میدالیا بێنێت لە وڵاتانی دەر. بەڵێ خات و کوردستان و تەنگەش و گرفتانی کە یەتە بەردەمتان کە ئێوە هەمووکو کوردێک و بەشداری ئەو پاڵەوانێتیاناکەن ئەو گرفتانە چی بووە کە هاتوتە بەردەم بەتایبەت لەم ساڵە و لە بەشداریکردنت لەم پاڵەوانێتیانەیە؟ ئەوەیە کە تۆ بەشداری پاڵەوانێتی ئەەکەی بۆ نمونە ساحەیە کە بینی کە نییە لێرە یاخود ئەبینیت کە شتی تازە ئەبینی ئێستا بۆ نمونە من پاڵەوانێتی وڵاتانی ئاسیا ئەوەی قاعیداخرا بوو ئێمە لە کوردستان و عێراق نیمانە ینی تۆ شتی واوە ئەبینیت یاخود شتی سێرەبینی کە تۆ پێشتر نەوبینی بێ و لە ڕووی مادی و لە ڕووی نەبوونی مەعسکەراتەوە ینی ئێمە ئەو ئەنجامانەی ئێهێنین تەنها جوهدی خۆمان و ڕاهێنەرەکانمانە نا پاڵپشتی مادیمان هەیە نا پاڵپشتی ینی معنەویمان هەیە نەبوونی ساحەمان هەیە ینی بێجگە لەوەش ئێمەوە ئەبین بە پاڵەوان و ئەبین بە شت و میدالیا ئەهێنین و پێشەکەین لە هینا لە بتوڵەکانمانە. پێمان بڵێیت لە چیانەیەک بوویت لێرە و
و هەروەها ئەو ڕاهێنانە و ئەو تەمرینانە چین کە پێویستە کە تۆ بیکەیت بۆ ئەوەی کە بکەیت بەو هەڵبژاردێ و تاکو بتوانین لەو پاڵەوانێتەندا بەشداری بکەیت. یعنی ئێستامەش یەکێکە لە گیرگرفتەکان من یاریزانی هەڵبژاردەی عێراق و پاڵەوانی عەرەبم خاوەنیانە نیم لێرە هیچ شانێک جێگای بۆ من نەکردوێتەوە. یعنی ئەمەش کێشەیەکی گەورەیە کە پاڵپشتی پاڵەوانەکان ناکەن لێرە. منیش ئەو ڕاهێنانانی کە ئیکەم سپاس بۆ کۆلێژی پەروەردەی جەستەی زانستە وەرزشیەکان و یعنی پێشمەرگە کە ئەم دوو ساحەیان بۆ کردومەتەوە کە تۆ بۆ پاڵەوانێتیەک ڕاهێنانەکەی بێت 2 ساڵ ڕاهێنانکەی یاریەکەی ئێمە وایە بە چەندین پرۆسێسا بە چەندین مەرحەلەیە ئەڕوات و ڕاهێنانی گشتی و تایبەتی و خۆچ ڕەکەیتەوە و ینی جاری وایە ڕۆژی وایە 2 جار تەمرینەکەی خۆ ئاماداکەی بۆ ئەو پاڵەوانێتیە بۆ ئەوەی ڕیکۆردی عێراقی بشکێنی ئەنجام بێنیت ینی ئەوە نییە ئێمە بۆ نمونە پێش مانگی پێش بتوڵەکە دەسەنهێن بە ڕاهێنان نەخێر ئێمە پرۆسەی 5 ساڵە لەمە پێش بۆەوەی من ئەم ساڵ میدالیا بێنم ینی ڕاهێنان 5 ساڵ ڕاهێنانم کردبووی من لەم پاڵەوانێتیا ڕیکۆرد بشکێن و میدالیا بێنم. بەڵێ بەڕێپێدان بەم وەرزشە تاکە کەسیانە تا چەند گرنگە تا چەند لەلایەن حکوومەتەوە تا چەند لەلایەن هەڵبژاردەی عێراقەوە هاوکاریتان نەکرێت تا پلەی باشتر بەدەست بێنن. والله ئێستا وەک هاوکاری بڵین ئێمە یاریەکانمان یاخو یاریە تاکەکان لە کوردستان عێراقا بێنازە تەنها ئاوڕیانیاوەتەوە بۆ چەند یاریەک وەک بە تایبەتی تۆپی پێ کە ئێمە ئەتوانین بڵین یاریە تاکەکان میدالیای زیاتر هێنێت و ئەنجامی زیاتر ئەهێنێ وەک لە یاریەکانی تر. وەک پاڵپشتی لە حکوومەت و لەلایەن حکوومەت و هیچ پاڵپشتێکمان نەکراوە ینی بە تایبەتی ئێستا بۆ نمونە من لەم ساڵدا ینی لە ماوەی ئەم دوو مانگەیە 8 میدالیام هێناوە هیچ ئاوڕێکم بۆ نەدراوەتەوە ینی کەسێک نەیوتووە وەرە بە پاڵپشتی بکەین کە ناویشم کوردستانە و ینی لە پەیجەکانی بەغا و پەیجەکانی عێراق هەمووی بڵاو بۆتەوە لە پەیجە کوردیەکانە کەم پێیج کرد تەنهاوی تایبەت بە وەرزشەکان بڵاویان کردوێتەوە. ینی ئەمەش بۆ ئێمە ناخۆشیە یاخود مەسئولی کورد هاتووە پێشوازی لە عەرەبێکەکە کە یەک میدالیا ئاڵتوونی هێناوە و خەڵاتی ئەکا ئێمە کوردەکان لەو پاڵەوانێتیە 10 میدالیامان هێناوە ینی ئاوڕێشی بۆ ئێمە نەیاوەتەوە. ینی ئەمە شواولێکا کە تۆ ینی بێهیوە و بێئومێد بەڵام ئێمە لەبەرەوەی یاریەکەمان خۆشەوە بەردەوامی تایە تا ئێمە شانازیت پێوە ئەکەین و بەرنامەت بۆ ئەکەین و ئەمانەیە کە ئێمە کچێکی کوردمان هەیە هەڵوێستا زۆر جوانە دەستان خۆش ببوو ئەو هەڵوێستا بەڵام ینی ئێمە بۆ ئەوەی بەرەو پێش بچین بۆ ئەوەی زیاتر ئەنجام بێنین ینی پێویستمان بە پاڵپشتی ینی هەرچەنە پاڵپشتێکەش نییە ئێمە واین وەرە کە پاڵپشتی بکرین ئەنجاممان چی ئەبێ لەوێ لەسەر وڵاتانی ئاسیا میدالیا بێنین کە ئەمەش زۆر گەورەیەکە ینی تەنها کوردستان نا یاریزانەکانی تری هەڵبژاردەی عێراقیش کچەکانی تریشمان ماشەڵڵایان لێبێ ینی لەم ساڵا کچی کوردستان ینی زەڵ بۆ بەسەر هینا هەڵبژاردەی عێراقا تەنها ئێمە هەر پاڵەوانێتێک ئەگەر کچە کوردێکی تیانە بێ نەبوەشتیوە. باشە بۆ هەر پاڵەوانێتی کەیوەچنە دەرەوە ئەو گرفتانە چییە کێتە بەردەمتان لەم سەفەرەیە کاتژنەوە وڵاتێکی دیکە پێویستان بەوەیە ئامادەکاری زیاترتان بۆ بکرێت پێویستان بەوەیە شوێنی باشتان بۆ دابین بکرێت لەوێ و پێویستان بەوەیە چەند ڕۆژێک پێش ئەنجامدانی پاڵەوانێتەکە لەوێ ئامادە بێت ئەو گرفتانە چێتە بەردەمتان لەبرەوەی یارێکی ئێمە بێنازە ینی هەرچەنە فیدراسیۆنی عێراقی گۆڕەپان و مەیدان زۆر هەوڵیاوە کە بتوانێت شتمان بۆ دابین کە بەڵام لەبەر نەبوونی بوجە ئەوانە ئێمە پێش 2 ڕۆژ لە پاڵەوانێتێکا چین کە شتێکی زۆر خراپە ینی ئێستا ئێمە لە 18 مانگ سەفەرەکەین بۆ پاڵەوانێتی وڵاتانی عەرەبی لە وڵاتی مەغریب هی گەورەکان لە ئێستا هەڵبژاردەکانی تر چوونەتە مەغریب کەمپی مەشق و ڕاهێنانەکەن ئەو تا ئێمە لێرە اینجارێ لەبەر نەبوونی بوجە و شت ئێمە پێش 2 ڕۆژ لە پاڵەوانێتێکە ئەچین و خۆتەزانی ترانزیتمان زۆرە و زۆر لە مەتار ئەمێنیتەوە هیلاکە بین کەمەش دەبێتان لەگەڵ کەشی وڵاتەکە ڕای وڵاهی لەبەرەوەی کە ئەڵێن کە هەر پرسیارەکەی شتەکەن ئەڵە بوجەنی و پارەنی ئەوت بەڵام ئەگەر تۆپی پێ بووایە پێشمانگێک عسکەریان بۆ کراوەتەوە ئەچون و ئەهاتن بەڵام ئێمە سپاس بخوا بەوەشەوە ڕاستە تۆزە ینی ئەنجاممان دو ئەکەی بەڵام بەوەشەوە کە میدالیا ئەهێنین بەو هیلاکی و بەو ماندووبێنین لەبەرەوەی توانی بڵی تاکی کورد و تاکی عێراقی ئیرادەی هەیە ئەڵێت ئەبێ هەر ئەوە بکەم ینی تۆ چەند مانگێکە چەند ساڵێکە هیلاک بوویتە بڕیتە ئەو پاڵەوانێتیە میدالیا نەهێنی زۆر ناخۆشە ینی ئێمە ئەجەنگین لەگەڵ وەزعەکە بۆ ئەوەی بتوانین شتێ بێنین و میدالیا بێنین کۆتا پاڵەوانێتی چی بوو وەرە پەیوەند کۆتا پاڵەوانێتی چی بوو بە چ ئاستێک کۆتاییتان بۆ پاڵەوانێتی هێنا و چ خەڵاتێکت وەرگرت کۆتا پاڵەوانێتیم پێش هەفتەیەکە توانین بڵین لە 20 بۆ 24 مانگ بوو لە وڵاتی تونس پاڵەوانێتی عەرەب وڵاتانی عەرەبی خوار 23 ساڵ کە یەکەم جاران پاڵەوانێتیە بکرێت بۆ ئەم تەمەنانە وڵاتانی عەرەبی و یەکەم پاڵەوانێتیە کە فیدراسیۆنی جیهانی دانی پیابنێت و ئەتیرافی پێ بکە ئێمە سێکچە کورد و ڕاهێنەرێکی کوردین تایە بەشداریمان کرد لەگەڵ هەڵبژاردەی عێراقا کە 30 نەفەر بووین بە هەموو کارگەڕی و ئیداری هەڵبژاردەی عێراق کچە کوردەکانمان توانیمان تێیدا 5 میدالیا بێنین کە من تەنها خۆم تانیم 3 میدالیا بێنم لە یاریەکانە لە یاری زۆر سپاس لە یاری سەمەتر بەربەس کە یاری خۆمە
من پێشتر ڕێکۆردی عێراقی بەناوەیە خێراترین کچە بەربەستی عێراقم توانی میدالیای زیوی تیا بێنم چەند وڵات بەشدار بوون لە ئۆپاڵانێتی؟ 18 وڵاتی عەربی تێدا بەشداری بوون بەڵێ و لەگەڵ ئێمە لە پۆستەی 4 سەمەتر پۆستەی عێراق سێ کچە کوردی تیابوون توانی میدالیای زیو بێنین یعنی خۆی 4 کچن سێ کچی کورد بوون لە ئەو ڕاکردنە و لە یاری 4 سەمەتر بەربەستا توانی میدالیای برۆنز بێنم و یاریزانێکی تریشمان دێرین بەختیار توانی میدالیای برۆنز بێنێت لە سەمەتر بەربەستا یعنی ئێمە ئەم سێ کچە توانیمان خۆی عێراق 10 میدالیای هێنا بوو ئێمە توانیمان 4 میدالیا بۆ 5 میدالیا کچە کوردەکان بێنین سەرکەوتوو بووی بۆ وەردەوامی خڵاتەکان زۆر سپاس دەکەم لەسەر مێزەکە دانراوە جێگەی شانازی ئەمە جگە لە کاری وەرزشی تۆ خوێندکاریت یان لە چ پرۆسێکی خوێندن دایت و چۆن کاتەکانت ڕێخستۆ بۆ ڕاهێنان تاکو بتوانیت بگەیت ئەم ئاستەی ئێستا من سپاس بۆ خاکە خوێندنەکەم نەبووە بە گرفتێ بۆم چکا خوێندکاری کۆلێژی پەروەردەی جستەی زانستە وشەکانی زانکۆی سلێمانی سەرکەوتوبی زۆر سپاس دەکەم ئەتوانی بڵیت یانی شتەکە نزیکە لێمە ڕاستە هیلاک ئەبم لەیانی تا دوینی وەڕۆ داوامەکەم لە دوای داوامەکەم و ڕاستە ڕاست ئێمە لە یاریگەی زانکۆک سپاسیانەکەم کە هێشتویانەتیدا تەمرین بکەم وەک خوێندکارێک لەوێ ڕێک ڕاستە و خۆ تەمرینەکەم ڕاستە هیلاکە بیت بەڵام تۆ کە ئەتێ بگەی بە ئامانج ئەبێ هیلاکیش بێ ئەتر لەگەڵ ئەوەیە ڕێکم خستووە يعني خوێندن و ئەوم نەبووە بەگیر گرفتە باکسەوە لە هەردووکیشیانە سەرکەوتم خێزانەکە چ ڕۆڵێک ئەبینێت بۆ پشتیوانیکردنی تۆ بۆ هاندانی تۆ ینی من نتوانم بڵم کە خێزانەکەم نەبووە بە تایبەتی دایکم ینی من ناگەیشتم بەم ئاستە چکە تۆ ئەزانی قورسە تۆ وەک کچێک یەکەم شت ئەجا وەک کوردێک بە تەنیا سەفەرکەیت و بچیتە دەرەوە گەر تۆ خێزانەکە و میتمانە و پێ نەکات و سیقە و پێنایات و پاڵپشتی و نەکات تۆ ناگەی بەو ئامانجە ینی لای من وایە کە بە تایبەتی من وەک کچێکم کا پاڵپشتی خێزانە لە پشتا بێت تۆ ئەگەی بە ئاستیانی ئەتوانین بڵین دەگمەنە ئەو کەسانی کە پاڵپشتی خێزانیان نەبێ بگەن بە ئاست تۆ پاڵپشتی خێزانە هەبێ ئەگەی بە ئاست و ئاستی بەرزتر و بەرزتر باش جگەل ئەو پاڵەوانەتی کە ئاماژەت پێ لە مانگی شەشە ئەنجام دەدرێت چ پاڵەوانەتێکی دیکە هەیە هەر لە ئەم ساڵە ئەنجام بدرێ و ئێوە تا چەند ناوتان هاتووە تا لەو پاڵەوانەتەیە بەشدار سپاس بەخوا ئێمە تقریبا لە هەفتەی پێشوایە خود لە ڕۆژی هێنیە تاقیکردنەوەی کرا بۆ هەڵبژاردەی عێراق بۆ ئەم پاڵەوانەتی مانگی شەش سپاس بۆ خۆ من ڕاستە و خۆناوم نێردا بێ ئەوەی کە هین بم ببەربژێرکەم بێ ئەوەی کە من تێستێ بکەم یا اختیبارێ بکەم تاقیکردنەوەکە وياري دوري ألعاب عربية خد أولمبياتي عربة توين بلين دولاتي جزائرة مانجي حوت عنده أم بالوانيتيا أو بالوانيتي دوري ألعاب آسيوي كأولمبياتي آسيا إيش لمانجي حوتايا تا ئێستا ئەم پاڵەوانەتیانە هەنوو بێتگەلەوەی کە کردومانە و خۆمان ئامادە کردووە سپاس بخوا بۆ هەرسێکی بەربژێرکرا هاتو کوردستان ئێمە زۆر شانازی بە تۆ ئەکەین هیوادارین ئەو کچانەی کێسش تۆ ئەبینن وەک خۆت ئاماژەت بکرد کە کۆمەڵێک بربەست هەبوو بەڵام ئەو بربەستانە هیچ ڕێگریان لە تۆ نەکردو توانێتە ئەو خەون و ئەو ئامانجانەی کە هەتە بەدەستیان بهێنی زۆر سپاس شانازی ئێمەی دوای بەشداریکردن لەم پاڵەوانەتیە بەرنامە بۆ بکەینەوە خلاص پاڵەوانەتیە شەربەنی تێ ئێرە و نمایشی زۆر سپاس بۆ تۆ بە هیوای سەرکەوتن